ئازاردانی دڵی دایک و باوک یان خۆشکردنی دڵی دایک و باوک. دڵخۆشکردنی دڵی دایک و باوک کلیلی هەموو خێرەکانە. ئەگەر هەرچی خێرە لەو دی و دەرگایەکەوە بێ بتەوێ دەرگاکە لەسەر بکرێتەوە کلیلەکەی بریتە لە دڵخۆشکردنی دڵی دایک و باوکت. ئەگەر دەرگایەک ئەو دیوی هەمووی شەڕ بێ، هەمووی خراپە بێ، هەمووی نەهامەتی بێ، بتەوێت لە خۆتی بکەیتەوە پەنا بەخوا هەرچی شەڕ و بەڵایە بەسەر تا بێ، کلیلی کردنەوەی ئەو دەرگایە بریتە لە ئازاردانی دڵی دایک و باوک. بۆیە لە سەرەتادا دەڵێم خۆشترین ساتی ژیانی هەر مرۆڤێکی دیندار، ژیر و عاقڵ، تێگەیشتوو بە مەبدە بریتە لەو کاتەی کەوا کوڕێک دەگات بە هاوسەری ژیانی خۆی ئەو کچەی کە دەستنیشانی کردووە ببێ بە هاوژینی، ببێ بە هاوسەری، بە دایکی منداڵی، بە هاوبەشی ژیانی دنیا و قیامەتی. ئەو کاتێک کاڵقەی هاوسەری دەکاتە دەستیەوە بە ئاواتەکانی خۆی دەگاس خۆشترین ساتەکانی ژیانێتی. بە پێچەوانەوە بۆ کچێکی ژوایە، بۆ کچێکیش کاتێک کەوا دەگات بە دڵخوازی خۆی ئەڵقەی هاوسەری دەکاتە دەستیەوە لەگەڵ کوڕێکی دینداردا، لەگەڵ کوڕێکە کە دەبێتە باوکی منداڵەکانی داهاتووی، ئەبێتە هاوبەشی ژیانی دنیا و قیامەتی، ئەبێتە پشت و پەنای، ئەبێتە هەموو کەسی. بە مەرجێک هاوسەرگیریەکە لەسەر یەکەم دینداری بێ، نەک لەسەر ئارەزوو پەرستی بێ. هاوسەرگیری دیندارانە ئەوەیە بۆ تەواوکردنی نیوەی ئیمانەکەتە. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ئینسان کاتێک کە هاوسەرگیری کرد، کوڕ بێ یان کچ بێ، نیوەی دینەکەی تەواو دەبێ. با ئاگاداری خۆی بێ، تەقوای خوا بکە بۆ نیوەکەی تری. بەڵام ئەگەر ئارەزوو پەرستانە بێ، ئەم کوڕ و کچە بەس بۆ تێرکردنی حەز و ئارەزوەکانیان بێ، دوای تێربوونی حەز و ئارەزوەکانیان وەکو ڕۆژگاری ئەمڕۆ دەبینین بەداخەوە لە یەکتر تێر دەبن و وەڕز دەبن و واز لە یەک دێنن.